ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO و سەنتەری چالاکی گەشەپێدانی لاوانی هەڵەبجە لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی ژمارەیەکی فراوان لە نووسەران و خوێنەران 6 پەرتووکی چەند بوارێکی جیاوازی بێ بەرامبەر بەخشیە خوێنەرانی هەڵەبجە و بڵاویشی کردنەوە. سەرەتا پاکێجی 6 کتێب بەیەکەوە کە لە 2100 لاپەڕە پێک هاتووە پێشکەش بە خوێنەر دەکرێت، پێویستە خوێنەر خوێنێتەوە. ئامانجی ئێمە ئەوەیە کە کۆمەڵگا بخوێنێتەوە، کللتوری خوێندنەوە ڕۆبچێتە ناو کۆمەڵگەی کوردیەوە. بەڕاستی کتێبێک کە وەرئەگیرێت یا کتێبێک بە مەبلەغێک پارە لە بازار دەکڕێت مەرج نییە بڕاتە ماڵەوە و ڕەفەی کتێبخانەکانی پێدەوڵەمەند بکرێت. مەراسیمەکە لەگەڵ ئەوەی بۆ ناساندنی پەرتووکەکان بوو، بەڵام ئامادەبوونی ژمارەیەکی فراوان لە خوێنەران و سیمای هۆڵەکە پرۆشی خوێنەرانی کتێبی لەم دۆخەی ئێستادا خستە ڕوو. گرنگە بۆ ئێمەی خوێنەر کە زۆر کات لە نزیکەوە نازانانی ئایدای نووسەرەکە لە پشت ئەم نووسینەوە چییە. ئەمڕۆ کاگاران بامۆکی و کاگمەریوان خەرەداخی بەر لە بەخشینی کتێبەکان ڕووکردنەوەیان بە سەرجەم بەشداربوانی کۆڕەکە بەخشی و ئەم کتێبانی کە ئەمڕۆ ئێمە پێیان ئاشنابین تەنها کتێبانێکی سادەی خۆشەویستی نین بگرە لە ناو خودی کتێبەکانە کۆمەڵە چەمکی فەلسەفی قوڵ و بە بیرێکی کوردەواریانە تا ڕێژراوە بەبێ بەرامبەر دابش کرا بەسەر ئەو کەسانەی کە خوێنەوارن، چونکە لە ئێستادا بارودۆخی خەڵک لە ڕووی مادیەوە لەوانەیە توانایەکی تەواوی نەبێ، بەڵام گرنگ بوو کە 6 کتێب بەسەر یەکەوە بدرێتەوە خوێنەرانە بە هیوایی ئەوەی ئەو جۆرە چالاکیانە بەردەوامیانە بێت. و نووسەرانی پەرتووکەکان ئاماژیان بەوە کرد گرنگە خوێنەران و نووسەران هەمیشە لە کاتی بڵاوکردنەوەی پەرتووکەکاندا یەکتری ببین و گفتوگۆ بکەن. خوێنەرانیش ئەم هەنگاوە بە گرنگ دەبینن. ئەم کتێبی کاکسیڤان شەمزێنی کە ناوی خۆشەویستی لە سەردەمی شەرپەنجەدایە ساڵانی ڕابردوو بڵاوی کردوەوە، ئێستاش خۆشبەختی چاپی دوین بڵاو بۆتەوە. ئەم کتێبە بریتیە لە بیزمەنەلۆک و ئەم بیزمەنەلۆگا گفتوگۆی ناوەی مرۆڤ خۆیەتی و هەموو ئەو دەقە فەلسەفیانەی و هەموو ئەم چەمکە فەلسەفیانە هێناوە لە خزمەت چەمکی خۆشەویستیدا دایناوەتەوە و ئەوێ ئایدۆلۆژیەکی نوێ و ئیدیایەکی نوێ و دیدگایەکی نوێ و ئایدیایەکی نوێ بۆ ئێمەی کورد بێنێتە کایەوە کە ئایدای خۆشەویستیە و کتێبەکەی منیش شیکاری ئەم کتێبەیە خۆی لە 606 لاپەڕە دەبینێتەوە. ینی من گەنجوە بینم پڕە لە هەیەجان پڕە لە ئەنگیزە بۆ ئەوەی کتێب بخوێنێتەوە یا گەنج هەیە حەزەکە مەسەلەن ئەوەی کە خوێندیوێتەوە دەستکا بنووسین بەڵام پاڵنەرێکی نییە. ئەمی کەم قوڕانە ساز دەکرێت بۆ ئەم نووسەرانە کە تێکەڵ ینی بەرکەوتنێکیان لەگەڵا دروستە بێت بۆ خوێنەر ئەکرێ ینی ئەم گەنجە لە ڕێگەیەوە بتوانێت سود لە وتەکانی ئەو نووسەرە وەربگرێەوە بۆ ئەوەی کە خۆی نووسی یان دەستکا بنووسین یەک و دوش بتوانێت بەبێ بەرامبەر ئەو کتێبە وەربگرێت. لە پارێزگای هەڵەبجە مەراسیمە ڕووناکبیریەکان بەگشتی و بڵاوکردنەوەی کتێبی نووسەران بە تایبەتی مەودایەکی فراوانی چالاکیە ڕووناکبیریەکانی ساڵی 2021 داگیر کردووە. لەگەڵ بڵاوبوونەوەی کتێبەکاندا بووەتە نەرید خوێنەران بە واژۆی نووسەرەکانەوە کتێبەکان وەردەگرن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.